مدرسي علم عرفان قرآن باخ بهاري دڵان قرآن بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیان قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی بەخێرهاتن تامەکەم کەناڵە ئاسمانی پەیام بەخێر بێن بۆ ماڵەکەی من. خوای گەورە بەردەوامتان کار لەسەر کاری خێر و کاری چاکە. من ناوم کارزان عەلی کەریمە کە عەشرەتمان نەوڕۆڵیە لە کەرکووک نیشتەجێ بووین و لە کەرکووکدا ئەنیشین. من خوای گەورە هیدایەتمی داوە کە لە ساڵی 1998ەوە دەستم کردووە بە خوێندنی قورئان و لە بەرکردنی قورئان. دیارە ئەو کات کە فەقێ بووم لە حوجرەیەک لە سلێمانی لای مامۆستا مەلا عەبدوڵڵای چوارتە، لەوێ تەماشام ئەکرد برادەرەکانم قورئان لەبەرەکەن و هەوڵی قورئان ئەدەن. منیش زۆر حەزم کرد کە هەوڵ بدەم قورئان لەبەرکەم. دیارە من ئەوەی کە منەتی گەورەی بەسەرمەوە پاش خوای پەروەردگار باوکی بەڕێزمە، باوکم بەبیرم دێ لە پۆلی 5 ئیبتیدایی بووم کە ڕۆژانە ئەمین برد بۆ مزگەوت، چاوەڕێم یەکرد هەتا قورئانەکەم تەواوە کرد لای مامۆستا مەلا عەلی ڕەحیم. لەوێ کە هەموو ڕۆژە مامۆستای بەڕێز چەند لاپەڕەی قورئانی پێم ئەخوێندەوە هەتا پێمی ڕەوام کرد کە سوورەتی ئەلبەقەرە و ئالی عیمران بوو. پاشان هەوڵمدا بەوەی کەوا بینیم پێویستە ئینسانی ئیماندار قورئان لەبەر بکە بۆ ئەوەی بزانێت دینەکەی باسی چیەکە. هەستم کرد پێویستە ئێمە کە فەقێشین لە پاڵ عولومە شەرعیەکانی تر، هەستم کرد پێویستە قورئانیش بزانین، چونکە ئێمە هەر عولومی شەرعی ناخوێنین، پێشنێژی بۆ خەڵکەکەین و قورئان بەڕەوانی بخوێنین. حەزم کرد کە قورئان بخوێنم، باشش پێم باش بوو کە قورئان ئەوەی کە ئەیخوێنم لە پێشنێژیە لەبەرم بێ. بۆیە هەستم کرد پێویستە بۆ من کە قورئان لەبەر بکەم. سەرەتا ڕۆژانی وا هەبوو 2 لاپەڕم لەبەرە کرد، لاپەڕە و نیو یەکەم لەبەرە کرد کە لەبەرم ئەکرد خێرا خێرا مراجعەمە کردەوە. دیارە مراجعەی منیش کە ئەوەی کە لەبەرم بوو ئابە و شێوازە مراجعەمە کردەوە. إنهم يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم رويدا. بەڵێ ماسە من لە 2020 پەیوەندیم بە حکمەوە کرد. لە ساڵی 2020 لە دوای ئەوەی لە مزگەوت ئەلحەمدولیلا تەلەبەیەکی زۆر قورئانم پێیان وت و خەتمم پێیان کرد، هەستم کرد ئەم نووری حکمەی کەرکووک پێویستیان بە مامۆستا هەیە و پێویستیان بە تەلەبە هەیە. دیارە تەکلیفیان کرد و منیش لە خزمەتیانە بووم. لە ساڵی 2020 لە حکمە وەکو کارگێڕی، وەکو مامۆستا، وەکو ئێستا وەکو بەرپرسی قیڕاءە مۆڵەت پێدانی بازنەی ئازادی لە خزمەت ئەو برایانەیەم. ئیتر بە مراجعە بێ بە هەر بابەتێ بێ من خزمەتیان ئەەکەم. من سەرەتا کاتێک کە دەستم کرد بە قورئان لەبەرکردن ڕۆژی 2 لاپەڕەم لەبەر ئەکرد. دامنا بۆ ڕۆژی 2 لاپەڕە، بەڵام ئەو 2 لاپەڕەیە نزیکەی لە ڕۆژەکەی 100 جار دووبارەمە کردەوە بۆ ئەوەی کەوا بتوانم حیفزەکەی زۆر زۆر بە جوانی بکەم. چیم ئەکرد لە کاتی نوێژەکانە، لە نوێژە سونەتەکانە زیاتر هەوڵمەدا تەنیا بەس ئەو لاپەڕەیە بخوێنم کە دامناوە ئەمڕۆ بۆ لەبەریکەم. سەرەتا یەکەم کاتێک کە هەتا سوورەتی ئەلبەقەرەم لەبەر کرد تۆزە زەحمەت بوو لامەوە، بەڵام دوایی لە خوای گەورە بە زیاد بێ بەهۆی مراجعە و تەسبیتکردنەوە توانیم لێ دەرچین. من وا هەستەکەم هەر موسڵمانێک بتوانێت سوورەتی ئەلبەقەرە بە تەواوەتی لەبەر بکە، ئیتر شەیتان لەناو دڵی ئەڕوات ئەو هێزەی بۆ ئەگەڕێتەوە کە خوای پەروەردگار ئەیدا بە هەر ماڵێک کە شەیتانی تا نابێ ئەگەر هاتوو سوورەتی ئەلبەقەرە تا بخوێنرێت لە ماوەی 3 ڕۆژە. بۆیە من هەوڵمەدا بەردەوام
چەند جوزئێکیشم لەبەر بوو هەموو سێ ڕۆژجارە ئیلا سوورەتی ئەلبەقەر بە تایبەتی دەور بکەمەوە لەبەرەوە هەستە کرد ئەوە تەقویەیەکە بوو من بەهێز مەکا کاتێکە ئەو سوورەتە ئەخوێنمەوە حتا وەکو ماوەیەکی زۆریش بێجگە لە مراجعەی تایبەتێکی خۆم سوورەتی ئەلبەقەرەم وەکو ویردێک لێ کردبوو ڕۆژانە ئەم کرد بە سێ بەشەوە بەشی یەکەم دووەم و سێم لە ماوەی سێ ڕۆژە تاوامەکە خاڵێکی تر ئەوەی کەوا منی بەهێز کرد لە حیفزە ئەوە بوو بڕیارم دابوو کە هەر 5 ڕۆژجارێک ختمێک بکەم مامۆستا هەر 5 ڕۆژجارێ ختمێتێک کرد بە تایبەتی کاتێک کە لە قسم داخلی بووم لە جامیعەی ئیسلامی لە بەغداد ختمی مەسحەفمە کرد دوایی لەبەر ئەوەی کاوا تەسبیت بێ لە مێشکمە ئەلحەمدوللا زۆر ئیسفادەم لەو ختمانە کرد و ئێستا جاروبار لە بازنە و لای خۆمان خەریکی ئەو ئیشە هەین بە ڕۆژێک 10 جوز ئەخوێنین بە ڕۆژێک 20 جوز ئەخوێنین لەگەڵ ئەو برایانەیە ئیتر بەیەکەوە دانیشین ئەو هینەمان هەیە ئەو دەورەمان هەیە أولم يعلموا أن الله يبسط الرزق لمن يشاء ويقدر إن في ذلك لآيات لقوم يؤمنون بەڵێ من کاتێککە دەستم کرد بە قورئان لەبەرکردن فەقێ بووم لە لای مامۆستا عەبدوڵڵای چوارتا لە سلێمانی ئەوان هەفتەی 5 ڕۆژ داوامیانە کرد لە فەقێتی ئەتر کاژمێر لە 8 بەیانیەوە بۆ 12 نیوەڕۆ بوو لە دوای 12 نیوەڕۆ کە ئەهاتینەوە لە دوای ئیسراحەتێکی کەم دەستمە کرد بە قورئان لەبەرکردن بۆ ماوەی 3 ساعات هەتا وەکو نوێژی عەسر بەس لەبەرم بەکرد لە دوای نوێژی عەسر دەستم ئەکرد بە مراجعەی ئەوەی کە دوێنێ لەبەرم کردووە و بینی مەغریب و عیشام دائەنا بۆ ئەوەی کە تازە لەبەرم کردووە یعنی هەموو لاپەڕەیەک لە قورئان من نزیکەی 100 جار دووبارە مەکردەوە بۆ ئەوەی کەوا بێتەوە یادم بەڵێ هەر لاپەڕێک کە لەبەر مەکرد لە دوای لەبەرکردن طبعا من ئاها لەبەرم کردووە ئاەتێکم 13 جار ئەخوێندەوە سێ مەسحەفەکەم ئەکرد دوایی کە لەبەرم ئەکرد 13 جاری تر ئەموتەوە ئەنجا چوومە سەر ئاەتی دووەم 13 جار ئەخوێندەوە 13 جاری تر بەلەبەر ئەموتەوە هەتا لاپەڕەکە تەواو بوو ئەو ڕۆژەکە ئەو لاپەڕێم تەواو کرد ئیتر لە هەرچی سونەتەکانیان هەیە 12 سونەت بە تایبەتی هەمووی هەر ئەو لاپەڕێمێ خوێن ئەم خوێند ئەو لاپەڕەیە لەبەر ئەوەی بتوانم ئەو ڕۆژە تەسبیتی بکەم ئیتر بەلەبەرێکە ئەمڕۆ ئەم لاپەڕە لەبەرەکە ڕۆژێکی تر ئەم لاپەڕە و لاپەڕەکە تریشم لەگەڵاوت کە تازە بوو طبعا سەرەتا 5 جوزی یەکەم تۆزێک زەحمەت بوو بەڵام ئەلحەمدوللا خوای گەورە هیدایەت پێدا هەمووی شتێکیش لە خوای گەورەوەیە خوای گەورە یارمەتیمیدا کە توانیم ئەو کاتێک کە فەقێ بووم پاش ئەوەن کە چوین بۆ جامیعە ئەلحەمدوللا جامیعە کاتێکی زیاترمان هەبوو لەبەرەوەی لە قسم داخلیا بووین ئەلحەمدوللا ئەو ژوورەی کە منیشی تیا بوو خوای گەورەوە هەڵی کەواندە بوو دوو حافزتری قورئانی تیا بوو ئەمانەش هاندەرم بوون بوو ئەوەی ئەم بینی ئەوان کە چۆن مراجعەکەن و دەورەکەنەوە و شتی زۆریان لێوە فێر بوو خوای گەورە موفەقیانکە من هەر بۆ خۆم بەڕاستی یعنی لەبەرم کردووە وەکو مراجعە و شت لای مامۆستای شت نەخوێندەوە بەس تەنیا خۆم مراجعەم کردووە خۆم هەتا تەواوم کرد ئیتر لە ساڵی 2020 لە حکمە لە خزمەتیانام و بەکارگێڕیکردنی لق و بە بەرپرسی پەروەردەی لقیان بوومە ماوەیەک ئێستاش بەرپرسی قرائەت و مۆڵەت پێدانم إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا
فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. قەناعەتم وایە ئینسان هەر کاتێک بەخوای گەورە ببەخشێ، خوای گەورە بۆ ژیانی دنیای دوو ئەوەندەی زیاتریش پێ ئەبەخشێ. من قەناعەتم وایە ئەو شتانەی کە ئەو کاتێک کە من لە قورئانە سەرفم کردووە، خوای گەورە لە ڕووی دنیایەوە شتی زۆر بۆم کردووە بەڕاستی مامۆستاجان. یعنی زۆر یارمەتیمی داوە لەوەی کۆمەڵی خەڵک هەیەن بە کۆمەڵە شتی سادە و مەشغوڵن، من بەو شتانەوە مەشغوڵ نیم. ئەوەش هەموو یارمەتی خوای پەروەردگارە. کاتێک کە ئەبینم زۆر جار خوای گەورە یارمەتی مەدا ئەمەندەی کە من خەریک بم قورئان بە خەڵک بڵێم، ئەوەندە خوای گەورە لە ماڵەکەم بۆ ڕێک و پێکەکە. چەوێک من مەشغوڵ بم بە قورئانەوە، ئەوەندە خوای گەورە لە بوارەکان تیشا سەرکەوتومەکە. ئەمەم لە ژیانی خۆما بینیوە، بە تەئکید لە ژیانی خۆما ئەمەم بینیوە و من هەتا ئەمرمیش لە دوای مردنیش هەست سوپاس خوای گەورەکەم، چونکە خوای گەورە زۆر یارمەتی منی داوە لەوەی کەوا بتوانم خزمەت بە دین و ژینی ئەو خەڵکە بکەم کە لە چواردەورمان. بۆیە پێم خۆشە بەڕاستی خەڵکان خۆیان مەشغوڵ بکەن بە قورئان خوێندنەوە، بە قورئان لەبەرکردنەوە. من قەناعەتم وایە ئینسان کاتێک کە قورئان لەبەر ئەکا دڵی گەشاوەیە، دڵی ئاگادارە، دڵی ژیاوە، ئیمانی نەگۆڕاوە. خەڵکان کاتێک کە قورئان لەبەر ئەکەن ئیمانیان پتەوە بێ، ئیمانیان دامەزراوە بێ، بەپێی چەندێک لەگەڵ قورئانە بژی، ئەوەندە خوای پەروەردگار زیاتر یارمەتی تێدا و زیاتر دڵت ئەژێنێتەوە. قەناعەتم وایە موسڵمان نابێت شەیتان فێڵی لێ بکە و هەڵی بخەڵەتێنێ بڵێ تۆ کاتت نییە بۆ مڕاجعەکردن، تۆ قورئان لەبەر مەکە چونکە کاتت نییە. بەڕاستی کاتێک کە قورئان لەبەرەکەی خوای گەورە کاتەکەت بۆ ئەرەخسێنێ، خوای گەورە یارمەتی تەدا. هەر ئینسان هەر کاتێک کە قورئان لەبەرەکەی دڵت زیاتر ئەگەشێتەوە، زیاتر ئەبوژێتەوە، زیاتر ئەژێتەوە، دڵ بە قورئان ئەژێتەوە. خوای پەروەردگار لە زۆرێک لە ئاەتەکانی قورئانە بەتایبەتی لە سوورەتی ئەنفالە کە باسی ئەکا کە ئینسان بە قورئان دڵی ئەژێتەوە. قورئان ژیانما هەناسە و بوونما، شاد و سەربەرزم چونکە دەستورما، دڵم کانیاوی ڕوونی هودایە، چونکە قورئانە ڕازی دەروونما، دڵم کانیاوی ڕوونی هودایە. قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين. دیارە من بەبوونی ئەوەی کە مامۆستای مەکتەبم، مامۆستای متەوەستەم، بەڵام لەگەڵ ئەوەی شاکە پیشەکەم تاقێکمی لێگرتووە، بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم پیشەیە من نەکردووە کە دوور بکەمە لە مڕاجعە و یاخود سستی بکەم لە مڕاجعە. من بەگشتی ڕۆژی 3 جزء دەور ئەکەمەوە لە قورئانی پیرۆست، بە تایبەتی شەوان کە لە دوای نوێژی عیشاوە ئەگە خوای گەورە دەرفەتم بدا هەتا وەکو کاتژمێر 12 شەو 3 جزء دەورێکەمەوە. ئەم دەورەش کە ئەیکەمەوە بە بەردەوامیە بێ پچڕاندن، چونکە قورئان چەند گرینگە کە لەبەریکەی لەوە گرنگتر و قورستر ئەوەیە کە مڕاجعەی بکەین. مڕاجعەکردن زۆر گرنگترە بۆ حافزی قورئان لە
لەبەرکردنی قورئان لەبەرکردنی قورئان ئاسانیەکی تایە چونکە خۆی گەورە فەرمووە وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر بەڵام پابەندبوون بە مراجعەوە و دانانی خشتەیەکی مەزبوط بۆ مراجعەکردن ئەوە زۆر گرینگە کە ئەو کەسەی قورئان لەبەرەکە پابەند بێ پێوەی وەکو نەزلێکی لێ بکات لەسەر خۆی کە ڕۆژانە چەند ئەبێت دەور بکاتەوە بەپێی حیفزەکە دیارە قورئان هەتا کەمتری لەبەر بێ ئەبێ زیاتر مراجعەی بکەیتەوە لە پێنج جوزئی یەکەمە ئەبێ زیاتر ڕۆژانە مراجعەی پێنج جوزئی یەکەم بکەیت هەتا جوزئەکانی زیاتر بێ مراجعەت کەمترە بێ پێویستی بە جوزی کەمترە لەبەر چی لەبەر ئەوەی بەرەبەرە خۆی سابتە پێ لە مێشکتا و لە زاکیرەتە کەمتر پێوەی هیلاکە بێ بەڵام لە سەرەتاوە تۆزە قورسی تایە بەڵام یەکێک لەو شوێنانەی کە ئینسانی ئیماندار ئیسفادەی لێکە حافزی قورئان ئیسفادەی لێکە بریتێ لە مزگەوتەکان سپاس بەخوا ئەم مزگەوتەی ئێمە من زۆر ئیسفادەم لێ کردووە و ئەو کەسانەی کە لێرەش ئەیبەن بەڕێوە الحەمدوللا هاوکاریکی زۆرمیان کردووە لەوەی کەوا بتوانم بەردەوام هەچ کاتێک بمەوێ بێن بۆ مزگەوت لێرە مراجعەی قورئانەکەم بکەمەوە و ئێمە من لێرە سەرەتا دەستم کردووە بە دەوێ قورئان الحەمدوللا نزیکەی لەم مزگەوتە بە تەحدیدی نزیکەی 40 کەس لەسەر دەستی ئێمە قورئانیان خوێندووە و ئیجازەی قورئانمان داوە پێیان و لەم مزگەوتەوە ڕۆشتن بۆ مزگەوتەکانی تر ئێستا هەرێکێک لەوانە ئیمامە لە مزگەوتێکە ئەوەش ئەوەی کە خوای گەورە یارمەتیمانی داوە پاشان ئەو کەسانەی کە سەرپەرشتیاری ئەم مزگەوتە بوون و ئەو کەسەی کە ئەم مزگەوتەی دروست کردووە دیارە ئەجر پاداشتێکی زۆری بۆ ئەڕوان لەبەر چی لەبەر ئەوەی کە هاندەری ئێمە بوو کەوا بتوانین ئەو گەنجانە ئەو قورئان خوێنانە پێ بگەینین کە سبەینێ بتوانین ئیمامەتی بکەن و بچنە ناو مینبەرەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم شەوکە لێڵایی چاوان مەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە بەهارە بە قورئان بڕوێ زۆر گرینگە کەسێک کە قورئان لەبەرکە لەگەڵ ئەوەشا پابەند بێ بە نوێژی بەیانیەوە چونکە بەڕاستی خوای گەورە لە قورئانی پیرۆزە کە باسی قورئان لەبەرکردنەکە و ئەفەرمێ ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا ئەفەرمێ ئینە ناشئة الليل بەڕاستی هەستانەوە لە شەوە زۆر گرینگە بۆ کەسێک کە قورئان لەبەرکە باشترین کات بۆ ئەوەی کەوا قورئان لەبەر بکە و زیاد دەوری بکاتەوە بریتیە لە شەوان ئەو کاتێک کە خەڵک بێدەنگە من تۆ دەنگت هەبێ لە مناجات لەگەڵ خوای پەروەردگارە ئەوە ئەو کاتەیە کە خوای گەورە وەسفەکە ئەفەرمێ ئینە ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا کە هەر شتێکشی تیا بوترێ زۆر بەڕێکی و بەپێکی دێتە ئەنجام ئەم من هەندێک لە مراجعەکانم بەڕاستی لە پێش ساعتی 12 بەڵام هەندێک لە مراجعاتەکانم ئەکەوێتە پێش نوێژی بەیانیەوە و من ختمەی تایبەتی خۆمم هەیە لە قورئان لەوەی کەوا بەس ئەی خوێنمەوە وەکو مراجعانیە ئەوی زۆر جای وهەیە ئەکەوێتە دوای نوێژی بەیانی لە بینی نوێژی بەیانی و قامەتی نوێژی بەیانیە لە دوای بانگ و قامەتە ئەمە زۆر مهمە تۆ کە مراجعات کرد با دوای ئەوە کە لەسەر مەسحەف ئەی خوێنی تۆ هەمووی ئەبێتە زەخیرەیەک بۆ حیفزەکەت ئەبێتە هاندەر و تەقویەیەک بۆ حیفزەکەت ئەمەش زۆر مهمە ئەمە شتێکمان هەیە پێوتێ سەرد لە قورئانە کە ئینسان ئەتوانێت قورئان بە چەند ڕۆژێکی تایبەت بیخوێنێتەوە بۆ منە بڵێن لە ماوەی 3 ڕۆژە لە ماوەی هەفتەیەکە بتوانێت ختمێکی لە ماوەی 15 ڕۆژە بتوانێت ختمێکی قورئان بەس بخوێنەوە بکە ئەوە زۆر هاندەر دەبێت بۆ زیاتر لێکجارکردنەوەی سوورەتەکان هەتا زوو بیخوێنیتە بوو منە لە 5 ڕۆژە تۆ ڕۆژی 6 جوزء بخوێنی واد لێەکە بزانی لە دوای ئەم سوورەتە چی سوورەتێ دێ ئەم سوورەتە چەند ئایەتە لە کام جزئی یەکەم بەچی دەست پێەکە بەچی کۆتایی دێ جزئی دووەم بەچی کۆتایی دێ جزئەکانی قورئان ئەمانە هەمووی هاندەرن ئەم شێوازە خوێندنەوەی قورئانیش زۆر هاندەرە بۆیە من قەناعەتم وایە ئەو کەسی کە لە سەرەتاوە دەست پێەکە
بحفظ قورآن باش وایە قورآن خوێنێکی باش بێ قورآن خوێنێکی باش بێ لەوەی کەوا بەردەوام قورآن بخوێتەوە دووهەمیشان کە حفظ قورآن ئەکا هەوڵ بدا لای مامۆستایەکی بەڕێز سەرەتا قورآنەکەی ڕاستەوەکە فإذا نفخ في الصور نفخة واحدة وحملت الأرض والجبال فدكتا دكة واحدة فيومئذ وقعت الواقعة وانشقت السماء فهي يومئذ واهية والملك على أرجائها ويحمل عرش ربك فوقهم يومئذ ثمانية يومئذ تعرضون لا تخفى منكم خافية فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية ئەیکێکی تر لەوانەی کە یارمەتی حفظ قورئاندا بریتە لەوەی کەوا ئەم ئینسانە هیممەتی بەرز بێ لە ئەوڵەوە بڵێ من هەموو قورئان لەبەرەکەم بە هیوای ئەوەم هەموو قورئان لەبەرکەم خۆی هان بدا کاتی بۆ دابنێ خی گەورەش یارمەتی ئەداکەوەی بتوانێت هەموو قورئانی پیرۆز لەبەرکە وەکو وتم ئێمە الحەمدولله لەم مزگەوتەی خۆمانە بوارێکی زۆرمان بۆ ڕەخساوە کە ئەویش لەلایەن ئیداری ئەم مزگەوتەوەیە کە بتوانین پێشێژی بکەین بتوانین قورئان بخوێنین بتوانین قورئان بە خەڵک بڵێنەوە هەمووی لە خی گەورە بە زیاد بێ ئەم مزگەوتە بووەتە دوای خی گەورە بووەتە پاڵپشتێکی باش بۆ ئێمە کە بتوانین حفزی قورئانمان تیا بکەینەوە دەوری قورئانی تیا بکەینەوە و دەورە و تەجوید و دەورەکانی قورئان و دەورەکانی ئادابی قورئان و ئەمانە هەمووی الحەمدولله لێرە ئەەکەینەوە خی گەورە سەرفراز و سەرکەوتوتان کات لە دنیا و قیامەت دیارە من وە هین ئەەکەم تۆزێک بیری لێ ئەەکەمەوە بۆ ماوەی 10 سانیەک بۆ ماوەی 15 سانیەک بیری لێ ئەەکەمەوە پەلە لە خۆم ناکەم خۆم هادە ئەەکەمەوە بۆی ئەوە بێتەوە یادم بۆ ئەوی کەوا ئەو بێتەوە یادم خاڵێکیش لە ئاەتی پێش ئەوە دەست پێ ئەەکەمەوە ئەگەر وەستان ئاەتێکی پێشەوە زۆر جار بەوە ئەیهێنمەوە یادی خۆم کە دەست پێ ئەەکەمەوە بە ئاەتێکی پێش ئەوەی کە لێی وەستاوم ئەوە هانمەدا بۆ ئەوەی کەوا جارێکتر بێتەوە یادم پەلە ناکەم لە وەستانەکەمە کەمتر سەری مەسحەفەکە ئەەکەمەوە چونکە هەوڵە دەم زاکری خۆم هیلاک بکەم لەوەی کەوا بتوانم بێنمەوە یادی خۆم بەتەکید من یەکێک لەو هۆکارانەی کە ئەتوانم پێ بڵێم مراجعەشی پێەکەمەوە بریتێ لەو تەلەبانەی کە دێن قورئانم لا خوێنن یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە یعنی من جاری وا هەیە ڕۆژانە 4 تەلەبە 5 تەلەبە دێن هەمان سوورەتە خوێندەوە گەشتونەتە هەمان سوورەت ئەمە بۆ خۆی ئەبێتە مراجعەیە بۆ من یعنی مامۆستای قورئان ئەو کەسێک کە حیفزی قورئانەکە باش وایە تەلەبەی هەبێت چونکە ئەگەر تەلەبەی هەبوو خوێندنی ئەو تەلەبانە لە بەردەمی ئەوە ئەبێتە مراجعەیەکیش بۆ خۆی بۆیە علم بەبەخشینەوە بەردەوام زیاد دەکا و کەم ناکە وەک قورئانیش بە هەمان شێوە قورئانیش وایە هەتا وەکو تەلەبەت هەبێ دەرس بڵێیتەوە قورئانەکە زیاتر حیفزە بێ لە مێشکدا و تەثبیتە بێ ئەی قورئانەکەم تاکە هەتوانی ساڕێژی دەرد و مەرهەمی ژانی دڵی پڕژانم بە تۆوە شادە بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی دڵی پڕزامم بە تۆوە شادە دیارە بۆ ئەو کەسەی کە قورئان ئەخوێنێ و قورئان لەبەرەکە فەزڵ و پاداشتێکی زۆر گەورەی هەیە بۆیە داواکارم لە دایکان و باوکان هەوڵ بدەن چۆن ئامادەن بژێوی ژیانەکان بۆ مناڵەکانیان دابین بکەن ئاوهاش هەوڵ بدەن بیان نێرنە مزگەوتەکان بیان نێرنە سەنتەرەکانی قورئان بۆ ئەوەی کەوا بتوانن قورئان لەبەرکەن قورئان بخوێنن چونکە بەڕاستی کەسی قورئان خوێن هەم لە دنیایە هەم لە ناو قەبرە هەم لە ڕۆژی قیامەتە فەزڵ و پاداشتێکی گەورەی هەیە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە
بانگی والی مەکە ئەکا بۆ ئەوەی کە ڕاوێژی لە بکە لەگەڵ بابەت لەسەر بابەتێ پێی ئەڵێ کێ لە جێ خۆت داناوە ئەڵێ عەبدێکم داناوە ئەڵێ چۆن عەبد داناوە لە جێ خۆت ئەڵێ لەبەر ئەوەی ئەم عەبدەی کە دامناوە قورئان خوێن بووە حافزی قورئانە بۆیە هەر لە دنیای خۆی پەروەردگار بەرزی ئەکاتەوە حافزی قورئان زانایان ئەفەرمون کاتێک کە خۆی گەورەی لە قورئان ئەفەرمێ یەرفەع الله الذین آمنوا منکم والذین ئوتوا العلم درجات ئەو کەسانن یەکەمیان ئەو کەسانن کە قورئانیان لەبەر کردووە خۆی گەورە پلەپایان بەرز ئەکاتەوە لە دنیا لەناو قەبریشە کاتێک کە ئینسان کەس و کارەکەی بەجێ هێڵن خزم و دۆستەکانی بەجێ هێڵن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ سوورەتی البەقەرە و ئالی عیمران وەکو دوو چرا دێن لەو کاتێک کە کەس لە چوادەوریانە ئەم دوو سوورەتەدا ئەگیشتن لە دنیا و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئینسان کاتێک کە ئەهلی قورئان بوو ئەهلی قورئان خوێندن قورئان لەبەرکردن بوو قورئان شەفاعەتەکە بۆ خاوەنەکەی بۆ ئەو کەسێک کە خوێندوێتی لە دنیاە شەفاعەتەکە و هەروەها لە قیامەتیشە ئەو کەسەی کە قورئان ئەخوێنن و قورئانی حیفزە تاجێک ئەخرێتە سەر دایک و باوکی کە پێغەمبەری نازار ئەفەرمێ بەس مروارەیەک لەو تاجە هەموو دنیا ڕۆشن ئەکاتەوە ئەمە بۆ کێیە بۆ دایک و باوکی ئەو کەسەی کە قورئانی خوێندووە ئەخۆ خۆی ئەرج و پاداش و پلەیەکی هەبێ خی گەورە لە ڕۆژی قیامەتە بانگی ئەو کەسانە ئەکا کە قورئانیان لەبەرە پیان ئەفەرمێ ئەهلی خاسەی من ئەهلی تایبەتی من ئەوانە ئەهلی تایبەتی منن بۆیە خی پەروەردگار لە ڕۆژی قیامەتیشە ئەهلی قورئان و ئەوانەی کە قورئانیان حیفز کردووە لە خەڵکی تر جیان نەکاتەوە تایبەتیانەکات لەبەر ئەوەی کە قورئانیان حیفز کردووە کە کەلامی خی پەروەردگارە بۆیە داواتان لێ کەمەی موسڵمانان کە هەوڵ بدە مناڵەکانتان بنێرنە مزگەوتەکان مناڵەکانتان بنێرنە ئەو سنتەلانەی کە قورئانی تیا ئەخوێندرێ لەبەر ئەوەی کە هاندامێک بێ بۆیان ئەوانیش خەڵکانی تر ئەبینن ئەبێتە هاندامێک بۆیان کە ئەوان قورئان بخوێنن داواکارم لە خی پەروەردگار ڕەحممان پێ بکە و قورئان بکە بە شەفیعمان لە ڕۆژی قیامەتە و قورئان بکە بە حوجە بۆمان نەیکە تا حوجە لەسەرمان و بیکاتە بەرنامەی ژیانمان وا بکەین هیدایەتمان بدا کە بیکەینە بەرنامە لە ژیانمانە بیکەین بە یاسا لە ژیانمانە ئەم قورئانە بەسەر خۆمان و بەسەر ماڵ و مناڵمان و بەسەر وڵاتەکەمانە سێبەر و سایەی هەبێ سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دیدانەی و ئەم بەرنامەیە خی گەورە مۆفەق و سەرکەوتویان کە خی گەورە پاداشتی خێریان بداتەوە یاخوا ئێوەش بەخێر من لە هەولێرەوە عەزیزتان کێشا إنهم يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم